بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ. میوانی ئەم جارەی باسی ڕۆژ جەنابی دکتۆر مەحموود عوسمان سیاست مەدارە کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێت بە سوپاسەوە. مەبەستمان لەم بەرنامەیە چەند پرسیارێک بکەم و وەڵامی بۆ وەربگرمەوە. ئەویش قسەکردنە لەسەر گرنگی ئەم قۆناغەی کە هەرێمی کوردستان بە هاوڵاتیان و بە پارتە سیاسیەکان و بە حکوومەتەوە پێی گەیشتون چۆنە بێت ئەم ئەزمونە بپارێزرێت و ئایا تا چەندە گرنگە لەم قۆناغەیە کە کورد هەنگاو بەرەو ڕێفراندۆمی سربەخۆیی دەنێت یەکڕیزی نێوماڵی کورد بکرێت بە ئەولەویەت بۆ ئەوەی هەڕەشە و مەترسی و فشارەکانی دەرەوەی باشووری کوردستانی پێپوچەڵ بکرێتەوە. مەبەستمە پرسیاریەوە بکەم کە لە ئێستادا تا چەندە گرنگە سربەخۆیی کەمتر باز بکرێت و زیاتر کاری بۆ بکرێت و ئایا سەرکردایەتی سیاسی کرد لە قۆناغەکانی داهاتووە چۆن مامەڵە لەگەڵ بەغدا بکات تا چەندە گرنگە تێگەشتنێکە بێ و ئایا پەرچەکردداری ئێران و تورکیا تا ئەم ساتە تا چەندە جێگەی مەترسین و مەبەستیشمە پرسیاری ئەوە بکەم کە جدیەتی سەرکردایەتی سیاسی کورد سەبارەت بە پرسی ڕفراندۆم تا چه ئاستێکە و ئایا بوونی فشاری دەرەکی وا ئەکا کە ئەوان جارێکی تر پەنابەرنەوە بەر برایەتی عەرەب لە عێراق. بەڵێ دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار سڵاوت لێبێت و ماندوو نەبی. ئەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم جوڵەکان لە ئێستادا لە هەرێمی کوردستان چ لەلایەن حکوومەتەوە کە باسیەوە کات گوزەرانی و معیشەتی هاوڵاتیان باشترەکە چ لەلایەن پارتە سیاسیەکانەوە کە باسیەوە کەن کارەکەن بۆ کاراکردنەوەی پەرلەمان و چوونەوە سەر کارەکانی و چ لەلایەن ئەوەی کە تێگەشتن هەیە لە نێوان لایەنەکان تا چەندە گرنگ و هیوا بەخشن. پێشەکی سڵاو بۆ ئێوە بۆ هەموو بینەران و بیسەران یعنی خۆی ئەو شتانە هیوا بەخشن بەڵام مهمە جێبەجێ بکرێن. ئەوەڵەن وەزعی هاوڵاتیان و بژێوی هاوڵاتیان زۆر گرنگە. دووەمین کاراکردنەوەی پەرلەمان بۆی بریارێک یا یاسایە دەرکا شتێکی باشە یعنی بکەوێتە سەرەوەی باسی ئەو کێشەیە بکە و بریایی لێ بدا هەموو بەیەکەوە لە پەرلەمان باسی بکەن و سێهەمینیش طبعاً هەوڵدان بۆ هاوکاری حیزبەکان و یەکڕیزی لە بینی هەموو لایەنەکان چونکە یەکڕیزی زۆر گرنگە. ئەگەر کەم و کوڕی شەبێ بەڵام یەکڕیز بن کورد ئەتوانن واقعێ دروستکەن کە تاسیری زۆری هەبێ لەسەر دەرەوە لەسەر دەوڵەتان و حسابی زیاتری بۆ بکرێ. ئەو خاڵانە گرنگن و مێدەوارین کەوا بتوانرێ ئەو خاڵانە چارەسەر بکرێن. هەموو باسیەکەین بەس مهم بەکردەوە هەوڵی چارەسەریان بدێن. بەڵێ دکتۆر جەنابیشتان لە ئەولەویەتەکانتاندا گوزەران و چاککردنی گوزەران و دۆخی دارایی هاوڵاتیانتان دانا. ئەبێ حکوومەت هەرێمی کوردستان لە ئێستادا چی بکات بۆ چاککردنی گوزەرانی هاوڵاتیان و ئایا چاکبوونی معیشەتی هاوڵاتیان کاریگەری ئیجابی ئەبێت لەسەر بەرەو ڕووچوونی ڕێفراندۆم پێشوازیکردنی باشتر لێی؟ بەڵێ بێگومان هاوڵاتی کە کێشەی ڕۆژانەی نەبێ کە کێشەی موچەی نەبێ کە بژێوی ژیانی باشتر بێ بە ئاسانی ئەچێ بە پێر هەموو شتێکەوە تەوان کەوا پێویست بێ بە تایبەتی شتێکی نیشتمانی و نەتەوەیی لەبەرەوە تەمعاان مەسلەی موچە مەسلەی بژێ و مەسلەی خزمەتگوزاری مەسلەی ئەو شتانەی کە هاوڵاتیان باسیەکەن ڕۆژانە زۆر گرنگە ئەگەر چارەسەر بکرێن ئەگەر هەمووشی نەبێ هەر هەنگاوی جددی بنرێ بەرەو چارەسەری چونکە ئەو کاتە هاوڵاتی هەز دەکا کەوا ئەو دەسەڵاتەی کە داوای ڕفراندەمیلیەکە بە تەنگ کێشەکانیەتی کێشەکانی چارەسەرەکە و وەزعی باشترەکە لەبەرەوە ئەویش زیاتر بە پیر ڕفراندەمەکەەوە چێ. بەڵێ دکتۆر مەحموود لە دوای 2014ەوە و گەر دوای قۆناغی پەکخستنی پارلەمانی کوردستان باس بکەین زیاتر ئەبینرا کە پارتە سیاسیەکان ئەم پاکێجێکی هەبوو ئەو پرۆژەیەکی هەبوو و لە ئاخیرا سەیرەکەی نەئاگەشتن بە هیچ ئەنجامێک هەر خەریکی پرۆژە گۆڕینەوە بوون. بەڵام لە ئێستادا هەست ئەکرێت کە جوڵەیەک لە گۆڕەپانە سیاسیەکە بوونی هەیە.
ئەرکی پارتە سیاسیەکان لەم قۆناغەی ئێستای باشووری کوردستاندا چییە؟ خۆی بەڕاستی ماوەیەکی زۆر ڕۆژ هەر بە پرۆژە و بە قسە و بە دوور لەگەڵ یەک دانەنیشتن و ئەم شتانە کە زۆر هەڵە بوو تەڵعاان چ لە بینی حیزبەکان چ پەرلەمان هەر شتێ بێ کە زۆر وەختمان لە کیست و بێگومان ئێستا کام جم و جوڵ و گفت و گویانە هەیە وەزع باشترە بەڵام بە درەنگەوە وایلیاتوە مەسەن پەرلەمان دەبوو پێش ساڵێک 6 مانگ کارا بکرێتەوە بۆ ئێستا بەو پەلەپەلە مەسەرن ئەگەر چی ئێستا شەر باشە حیزبەکان دابنیشن ئێستاش دانانیشن بە باشی لەگەڵ یەک جا هەندێکیان دانیشن هەندێکیان دانانیشن هەمویان ئەڵێن لەو کێشانەی کە ڕەهەندی نیشتمانی و نەتەوەیی هەیە بێگومان هەمومانی یەکین ئەماش ڕەهەندی نیشتمانی و نەتەوەیە دەبێ هاوکار بن و یەک بن مەسەن بۆ نمونە ئیمڕۆ و ئەو ڕۆژانی پێشوش کورتلەکانی پەرلەمانی عێراق کورد لە کوردیەکان یعنی کۆمەڵ حیزبەکان هەموو بەیەکەوە هاتنە دەرێ بۆیکۆتیان کرد لەسەر ماددە 37 کە علاقی بە قانونی بە ئینتخاباتی کەرکووکەوەی بۆ نمونە کێشەشیان هەیە خلافاتشیان هەیە دەبێت بەو شێوەیە بێ لەبەرەوە بەڕێی من پێویستە ئەو ڕفراندەمە بۆ سەربەخۆیی بێ وەکە بوو بە سەربەخۆیش هەموو لە بێ حسای بۆ بکە گرنگە چارەنووسە دەبێ هەوڵ بن کێشەکانیان کەمترکەنەوە هەموو بەیەکەوە چن بە پیریەوە بە شێوەیەک کە بکرێ بە شتێکی نیشتمانی و نەتەوەیی بۆ کوردی لە حیزبایەتی تەسک دەرچەیە. بەڵێ دکتۆر مەحموود عوسمان مەبەستمە پرسیاری ئەوە بکەم لە ئێستادا ئێوە وەکو سیاسیەکی مخەزڕم کە لەگەڵ تەواوی پارتە سیاسیەکانە دەست و پەنجەتان نەرم کردووە و شارەزایانن لە ئێستادا ئەوترێت کە کێشەکان لە نێوان زیاتر تۆخ و زەق بۆتەوە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا تا تازەترین زانیاری بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت کە ئەگەر ڕێکخەری گشتی نوێی بزوتنەوەی گۆڕان یاخود هەر ئەندامێکی خانەی ڕاپەڕاندن پەیوەندی بە پارتیەوە بکات پارتی سبەینێ سعاد نۆ دەگاتە گردی زەرگەتە بۆ دانیشتن لەگەڵ گۆڕان کەواتە ئەرکی بزوتنەوەی گۆڕان لە قۆناغەکەیە چییە بە تایبەت دوای سەرکردایەتیە نوێەکەی بەلای منەوە ئەرگ ئەوەیە کەوا پێشمەرج نەبێ دابنیشن لەگەڵ یەک باسی هەموو کێشەیە بکەن چکە ئێمە یەکێک لە کێشەکانمان لە کوردستانەوەیە دوور بە دوور باسی یەکترەکەن لە میدیاکان بازەکرێ بەڵام دانانیشن خۆی لە هەموو دنیا کە تۆ تەوێ کێشە چارەسەر بکەی دانیشی لەسەر مێزێ هەر یەکە ڕێی خۆی نیشانەدا بە ڕاشکاوی مناقەشەکان جا ئەگەنە شت یان ناگەن نیواو نیوەگەن یا هەمووی حەلەکان بەو شێوەیە شت حەلە بێ بەڵام لای ئێمە بەداخەوە تا کۆبوونەوەی لە بین دوو حیزباکەی وەختێکی زۆر بەچی دەچێت نازانم بۆچی یعنی پێویستە زوو بە زوو لەگەڵ یەکین بکەن و هەموو حیزبەکانیش بەیەکەوەنی کارێکی وا بکەن ڕێکەوتنی دوو قۆڵی و سێ قۆڵی ئەوانە کەم بێتەوە ڕێکەوتنێکی گشتی کوردی بە پێی بەرژەوەندی میلەتەکەمان هەبێ هەموو ئیمزایکەن ڕێکەوتنێک استراتیژی بێ بۆ هەموو لایە بێ پەیمان نامەیە بێ هەموو پابندی بن و هەمویان حیزبایەتی تەسێک بخەنە لاوە کوردایەتی بخەنە پێشەوە بۆ ئەوەی لەم قۆناغا دەرچن بە شێوەیەکی باش و وەختیش ڕۆژە ساڵحی ئەوان نییە وەخت تێپەڕێ و هیچ نەکەن زەرەرەکەن لەبەرەوە ممکنە منتیقەکە گۆڕانکاری تیاب بێ وڵاتەکە تیاب بێ و ئێمە نەتوانین ڕێی خۆمان لەو گۆڕانکاریانە بچەسبێنی. بەڵێ دکتۆر بەنسبەت گۆڕانکاریەکانی ناوچەکەەوە بە تایبەت وردە وردە هەنگاو ئەنین بەرەو قۆناغی دوای داعش ئەگەر پارتە سیاسیەکانی کوردستان حزبایەتی بخەنە پێشەوە و کوردایەتی بخەنە لاوە چی چاوەڕێیانەکات؟ بەڵا ئەگەر نەیکەن خراپە چاوەڕوان یعنی وەزعیان باش نابێ وەزعی میلەتەکەش باش نابێ و کێشەشی زۆر بۆ دروستەبێت کە خۆتان نەزان ئێمە بەپێی جوغرافیا
مووقعەکەمان لە بینی چەندین وڵاتە هیچیان دۆستی ئێمە نین عێراق کە ممکنە لە هەمویان باشتر بێ بۆ اعتیبارەی دەستور هەیە و هەندێ مافی کوردی تایە و هەندێکشە دەبێت جێبەجێ بکرێ بەڵام دیسان هەمووی وەستاوە و هیچی جێبەجێ نەکراوە لەبەرەوە ئێمە بەڕاستی پێویستمان بەوەی یەکڕیز بین هەموو بە یەکەوە بین بۆی بتوانین لەو تەنگ و چەڵەمانە دەرچین ئەگەر یەکڕیز و یەکگرتو نەبین مەبەستم هەر باشووری ژنیە هەموو پارچەکان من دڵنیام کێشەمان زۆرە بێەوە دەوروبەرمان هەمیشە ویستویانە کێشەمان بۆ دروستکەن ئێستاش هەروان بێگومان بۆ نمونە مەسەن تۆتەوێ ڕفراندەم بکەین ڕفراندەم من لای من گرنگە لە ناوچەکانی دابڕێنراو بکرێوی دەرەوەی هەرێم هی هەرێم کراوە لە ساڵی 2005 ڕفراندۆمان کرد 98.6 هەموو وتیان بەڵێ بۆ سربەخۆی ینی نەشی کەیتەوە مهم نییە بەڵام ئەو ناوچانە مهمە کە لە دەرەوەی کوردستان بۆ ئەوەی ئەوەڵەن سنووری کوردستان دیاری بکرێت چ ناوچەیەتە سەر کوردستان کێمە کە سربەخۆی ئەلام بکەین بێ بزانین لە چ سنوورێکە سنوورەکە مهمە ناوچەکە مهمە لەو سنوورە ڕفراندەم بە پێی مادەیەکی دەستوریە کە مادەی 140 عێراق حەقی نییە بڵێ ئەمە دەستوری نییە خۆی دەستوریە عێراق ینی مەبەسم حکوومەتی عێراقا عینی وەقتا ئێرانە دژێتی لەولاوە تورکیا لەولاوە دژێتی یعنی وەکەئەنەوە کورد تاوانێکی کردووە بینەما مجرد ئەوەیە ڕێی میلەتی خۆت وەرەگری نابێ خەڵقی کە دژ بێ ئێمەش میلەتێکین حەقمانەیە ڕێی میلەتی خۆمە هەر وەختێ بمانێ وەریگریم بزانین چی ئەوێ چی ناوێ چۆن حسابەکە بەڵام لەو مووقفا بۆ دەرەکەوێ وەکو لە زۆرشتی تر چەند دەوروبەرمان دۆست نین لەگەڵمان لەبەرەوە وەزعمان ئاسان نییە دەبێ هیچ نەبێ خۆمان یەک بین بۆی بتوانین بەسەر ئەو کۆشبانە زاڵ بین. بەڵێ دکتۆر مەحموود بەنسبەت ڕێفراندۆم یاخودەوەی لە دەستوری عێراقی بە ئەستیفتا ناوی هاتووە لە مادەی 140 سەبارەت بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم باشترین سیناریۆ کە سەرکردایەتی سیاسی کورد لەوێ جێبەجێ بکات بەنسبەت ڕفراندۆمەوە چه سیناریۆیە کە بۆ ئەوەی سەرکەوتوو بێت و چۆن ئەمرێکی واقعی وەکو جەنگی دژ بە داعش سنوورەکەی بۆ کورد دیاری کرد بە هەمان شێوە کارێکی یاسایی وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە ڕێگەی ڕفراندۆم و ڕاپرسیەوە ئەو ناوچانە بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان ئەبێت چۆن بکرێت؟ بەلای منەوە دوو شتی پێویستە یەکەمین خۆمان یەکگرتوو بین لەسەری دووەمین لەگەڵ حکوومەتی عێراق بێت جۆرە تێگەیشتنێکە بێ چونکە حکوومەتی عێراق لەو ناوچانە بە ڕسمی ئەوان مەسئولن لەو ناوچانە ڕاستە زۆری لەژێر دەسەڵاتی کوردایە و پێشمەرگە گرتوەتی و شەڕی کردووە قارەمانانە و لە داعش هێناوێتەوە ئەمە ڕاستە بەڵام دیسانیش لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە حکوومەتی عێراقە و دەوڵەتانی دەرەوەش پێمان نەڵێن چه ئەمریکا چی UN چی UK هەموو لایە دەڵێ ئێوە لەگەڵ حکوومەتی عێراق هەر شتێ ڕێ بکەون بە تەیتانەکەین ئەمە شتێکی داخلین مەبەستم لایەنی عێراقیشی پێویستە ئێستا کە بریارە وەفدێک بچێ بۆ ئەوێ زۆر باشە بەڵام زۆر دواکەوتووە 3 مانگ لەمەوە پێش بریار بوو وەفدێک بچێ هەموو حیزبەکانی تیابن و لەوێ بچن بەڕوونی لەگەڵ لایەنی عێراقی قسە بکەن لایەنی بەغا مەقسەدم حکوومەتی فدراڵە خاڵ بە خاڵ تەماشایکەم بزانن لە چی ئەکرێ بتوانن تەفاومێ بکەن یانەیکەن و ئەو لایەنانەش کە پێمان نەڵێن ڕفراندەم دوا بخەن و مەیکەن ئەمریکایە ئێرانە لایەنی ترە UN مەسەلەن باشە بە ئەوانە ئەگەر وا ڕاست دەکەن با بێن کێشەمان بۆ حەلکەن لەگەڵ حکوومەتی عێراق ئێمە کێشەمان هەیە ئەم ڕفراندەمە کە هاتووە لەبەرەوە هاتووە کە کێشەکانی بینی ئێمە و عێراق چارەسەر نەکراوە بینی ئێمە و حکوومەتی فدراڵ چەند ساڵی دەستور جێبەجێ نەکراوە شەریک نین لەبەرەوە ئەم خاڵانە ڕفراندەمی هێناوە ئەگەر ئەیانەوێ ئەوان فەرم و بابێن هاوکار بن بتوانن خاڵەکان لەگەڵ حکوومەتی بەغا چارەسەر بکەن بۆمان وەڵام نایکەن هیچیان نایەنە پێشەوە تەنها زەخل لە کورد دەکەن ئەمە بکە و ئەمە مەکە و بەڵام ئەو زەختە لە لایەنی بەغا ناکەن. باشە دکتۆر جەنابتان لە بەشێکی زۆری دانوستانەکانی سەدەی ڕابردوو حزورتان هەبوو و ئاگاتان لە ناوەڕۆکەکەی بووە لە عێراقی نوێژدا ئێوە یەکێک بوون لە نوێنەرانی گەلی کورد لە پارلەمانی عێراق
ئەو شاندەی هەرێمی کوردستان کە بۆ دانوستاندن لەسەر ڕیفراندۆم سەردانی بەغا ئەکات ئەبێ گرنگترین ئەو خاڵانەی لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەری داهانیشێت و ئێوێ ڕێکەوێت چی بن؟ وڵای گرنگترینی دوشتە یەکێکی ئەوەیە ئەو خاڵانەی کە تا ئێستا هەمانە دەستورە شەراکەتە ١40 پێشمەرگەیە نەوت و غازە ئەمە هەمووی کێشن چەند جار هەبووە و دووبارە بۆتەوە و جێبەجێ نەبووە هەوڵ بەنەوەی ئەکرێت جێبەجێ بکرێت تا حەدێکی زۆر دووە سیستەمەکە بچەسبێ و دەستور جێبەجێ بکرێت چونکە ئەگەر دەستور بخوێنیتەوە دەستوری عێراق دەڵێ جێبەجێکردنی ئەم دەستورە پێکاتەکانی عێراق بە یەکەوە ئەبەستێ لە یەک وڵاتە نەکرا ئەو پێکاتانە بە یەکەوە نابەسترێ لەبەر ئەوە بە قەناعەتی من ئەوەی خاڵێکە خاڵی دووەمیش باسی ڕەفراندەم لەو ناچەدا بڕێنراوانەی کە حکوومەتی عێراق لەوێ دەسەڵاتی هەیە بۆی بە ئاشتی شتەکان بڕوە شەڕ و شۆر نەبێت کێشە نەبێت تونند و تیژی نەبێ چونکە بە ئێران و بە هەندێ هێزی میلیشیای کە لە عێراقا هەن نیازیان باش نییە لەگەڵ ئێمە ممکنە کێشەمان زۆر بە دروستکەن لەو ناوچانە. بەڵێ دکتۆر با هەندێک زیاتر لەسەر پرسی ڕیفراندۆم بە نسبەت حکوومەتی عێراقیەوە بوەستین لە ماوەی ڕابردوودا لە تویتەری خۆتەوە لە تویتێکدا بە ئەنگلیزی نووسیوتە بۆ ئەوەی ڕیفراندۆم سەرکەوێت یەکێتی و یەکڕێزی نێوخۆ و بوونی تێگەیشتنێک لەگەڵ عێراق پێویستە هەمووان هان دەدەم بە بەڵێ دەنگی خۆیان بۆ ڕیفراندۆمی سربەخۆیی بدەن کەواتە با لەسەر بەشی یەکەمی شتەکە بوەستین یعنی تێگەیشتن لەگەڵ عێراقا هەستەکەی حکوومەتی عێراق بەشی ئەوە بێتە پێشەوە کە تێگەشتن ڕوو بدات نازانم تەمانەوە ئەبێ ئەو شاندە بچن و ماوەیە لەوێ بمێنن هەم پێم خۆش نییە شاندێ بچێ بەیانی بچێ ئێوارە بێتەوە چەند ڕۆژێ لەو ناو بن زیاتر لە چەند ڕۆژێکیش یەکەیەکە لەگەڵ لایەنەکان قسە بکەن هەوڵ بدەن بە هەموو شێوەیە پێشەوەی بچنە عێراقی ژەگە لەگە ئێرانیش قسە بکەن چاترە چونکە عێراق و ئێران یەکن حکوومەتی عێراق و حکوومەتی ئێران یەکن حسابی ئەوەی هەیە لەبەرەوە بەڕێی من بە جددی خەریکی بن خاڵ بە خاڵ مناقەشەی بکەن بزانن تا چه حەدێ هیچ خاڵی ڕێکەوتن هەیە نییە ئایا ئەکرێ ناکرێ و بەرچاویان زۆر ڕوون بێ بۆی کە هاتنەوە شەرحیکەن بۆ میلەتی کورد بڵێن ئاوا بوو ئەمەمان کرد چونکە دائیمە وەفد کە چۆ هاتوۆتەوە شتی شەرح نەکردووە شەفافیت نەبووە ئەوە هیچێکە لە کێشەکانی ئێمە بۆی خەڵقیش بەرچاوی ڕوون بێ بزانێ عێراق سێسە یەکێگەڵێ حکوومەتی عێراق دژە ئاویترەڵێ لەگەڵە ئاویتیانی هەر یەکەی شتێگەڵێ ینی خەڵقەکە یەکڕیزنیە حتا ئەوانەی کە لە کۆمیتەی ڕفراندەمان هەیە ئاڵێ ئەمە بۆ سربەخۆیە هاوە نەخێر بۆ سربەخۆی نییە سەریان لە خەڵقەکە تێک داوە لەبەرەوە بەڕێی من حەقا عەلەقەل بەیانێکی ڕێک و پێک هەبێ لە کۆمیتەی ڕفراندەمەوە بزەبت بڵێ ئەم ڕفراندەمە بۆچی هاتووە هۆکاری چییە بۆ چییە ئامانجەکانی ئایندە و دوا ڕۆژی چییە و لە عینی وەختیشە شاند کە ئەچێوێتەوە شەرحی کا بۆ هەموو کەسێ چی باس کراوە ئەوان چیان وتووە ئێمە چمە خەڵقەکە بزانێت چییە خەڵقە بێ ئاگدار بێ لەوەی کە ڕووەدا کە شەفافیت نەبوو ئاگدار نەبوو هەر یەکە بە نەوعی تەفسیریەکە کێشەمان بۆ دروست دەکە. بەڵێ دکتۆر باس لەوە ئەکرێت کە لە قۆناغەکانی ڕابردوودا بە تایبەت لە دوای 2023ەوە کورد لە عێراق برا بووە بەڵام برایەکی بچووک بووە هەستەکەی ئێستا هیچ جێگەیەک بۆ کورد هیچ پێگەیەک بۆ کورد لە حکوومەتی عێراقی مابێتەوە کە کورد هیوای پێدا هەڵواسێت و بێوێ بمێنێتەوە واللهی یعنی پێگە هەیە یعنی خۆی من قەناعەتم وایە هەندێک پێگە هەیە لاوازە طبعاً پێگەکان کۆن بەهێزتر بووە ئێستا لاوازە پێگەکان بێگومان ڕۆژ بە ڕۆژ لاوازترە بێ و لە عین وەختان نەکرد پێگە لاوازە بێ ئەوان ئێستا لە منطقەی بەغا ئەوی کورد بێ کێشەی هەیە ممکنە هەیە تهدیدیانەکەن هەیە دەریانەکەن خەڵق هەیە شەهید بووە ئەمە هەیە هەمووی ینی کێشە زۆرە لەبەرەوە بەڕێی من پێگەکە لاوازە بێ ووای لێ هاتووە لە ئینتیخاباتی ئایندەشە لە ئێستاوە دیعایەکەن ئەو لایەنانەی کە دژی کورد بن لە قائیمەکان بە تایبەتی براشیعەکان
دەنگیان زیاترە بێ ینی لەوە ئەچێ ئەوە بوو بێ بە خاڵێک لەبەرەوە بەڕێی من پێگە لاوازە و خۆکارێکەشی خەتای خۆشمان هەیە زۆر پۆستمان هەبووە ئێمە خەڵقی وامان بۆ داناو بە کەڵکی ئەو پۆستە نایە ناتوانانی ئیشەکانی جێبەجێ بکە بەڵامی تر دانراوە هەتا ماوەتەوە هیچ دەوریشی نەبووە ئەوەش سەبەبێکە یعنی ئێمەش خۆمان خەتامان هەیە لەوە بەڵام لە عینی وەختیشا بەڕێی من حکوومەتی عێراقیش لایەنی بەغا هەوڵەدەن پێگەی ئێمە لاواز بکەن و طبعا وا بکەن کە تۆ پلە دووبی یعنی لاوازبی شەریک نەبی وەکو پێویستە لەبەرەوە بوارماوەتەوە بۆ کورد بەڵێ بوارماوەتەوە لە قۆناغی دوای داعش لە عێراق بە نسبەت کوردستانەوە کە کورد دڵی پێی خۆش بێ و پێی وابێ ئەکرێ بچین لەگەڵ ئەوانەوە جارێکی تر پێک بینەوە و ڕێکەوینەوە وەڵایە بێ هەوڵ بدرێ بزانن ئەتکرێیان ناکرێ بەڵام لێرە مشکلەی کێشەی تریش هەیە تەوان کورد دەبێ بیری لێ بکاتەوە تەوان ئێمە مەسە ممکنە بە لە بەغا وەزمان بەم شکڵەیە ئەمەی کە هەیە بەو شێوەیە بەڵێ ئایا بەدیلی ئێمە چییە بەدیلێکی باشترت هەیە کە هەت بێت تەبعانە بێ یەکسەر وەریگری بەدیل و گوێ نەدەیتە ئەو بەڵام ئەبێ حسابی ئەوەش بکەین کورد لە کۆنا لە پێش ئێستاش لە ڕابردووە زۆر جار شتێکی ڕەفز کردووە بەدیلێکی باشتریشی نەبووە نابێت تووشی هەمان شت ببینەوە ئەگەر دیمان وەزعمان لەوێ باش نییە ئەبێ فکر بکەین بەدیلی ئەوە چییە چیمان دەزەکەوێت چی ئەتوانی بکەین ئەوە هەڵبژێرین کە بە کەڵکی میلەتەکەیە نابێت تۆ ڕەفزی شتێ بکەیت لەو لاشەوە بەدیلێکی باشتر نەبێ طبعا ئەم شتانە بێ بە وردی لێتەوە بە دنیا دیدەی خۆشەکەمان کێشەی زۆرە ئایا بەدیلی کورد بەدیلی عێراق بە دنیا دیدەی خۆتان لە بواری سیاسەتە بەدیلی عێراق بۆ کورد لە باشوور لە ئێستادا چییە؟ وەڵا خۆی یەکشت هەیە یا ئەبێت تۆ لە عێراقا بمێنیتەوە و هەوڵ بدەی ئەو دەستورە جێبەجێ ببێ جا بە هەوڵی خۆت بە هەوڵی ئەو دەوڵەتانی کە بڵێن دۆستن یا خۆیان بە دۆست نیشانەدان و لە عینی وەختیشا شەریک بی تا حەدێ هەندێک لە مافەکانت جێبەجێ بێ ئەمە یەکێکیانە بەدیلەکەی تری ئەوەیە کە تۆ سەر بەخۆبی تۆ بۆ خۆت کیانی خۆت هەبێ لە عێراقا و کوڵێ دراوسەی ئەو بی بەڵام ئایا ئەوەی دووەم ئەبێت جێبەجێ ئەبێ ئەتوانی جێبەجێکەی لەبەر ئەمەیە دەوڵەتانی دەرەوەتەی دەکەن دەبێت لێکی بیتەوە ئەگەر ئەوەی دووەم کرا ئەگەر ئەوەی دووەم کرا بۆ ئێمە باشە ئەگەر نەکرا دەبێت تۆ هەوڵی یەکەم بدەین نابێت تۆ یەک لای تەرکەی لاکەی تریش بەدیلێکن نەبێت کە باشتر بێنەوە لەبەرەوە ئەوە لێکۆڵینەوەی وردیەوێ بەڕێی من ئومێدەوارم ئەو حیزبانە فکری لێ بکەنەوە بە باشیە. بەڵێ دکتۆر مەحموود عوسمان لە کۆتایی وردە نزیکە بینەوە لە ساڵی 2014 ڕاتانگەیاند بوو سەرکردایەتی سیاسی کورد کە باسی دەوڵەت دەکات دواتر لە ژێر فشاری دەرەکی خۆی لێ بێدەنگەکات و لێ یەکشێتەوە بەڵام لە ئێستادا ئەوترێت بە نسبەت سەرکردایەتی سیاسی کوردەوە فشار هەیە تورکیا بە غەڵەتی ئەزانێ ئێرانەڵێ بە هیچ شێوەیە قبوڵی ناکەین عێراقەڵێ کارێکی خراپەکەن ئەمریکا فشارەکە بە شێوەیەک لە شێوەکان یعنی کەچی ئەبینی ئەمڕۆ ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم دیسانەوە دووپاتی یەکاتەوە کە لە 25 ئەیلول ڕیفراندۆمی سەربەخۆیی ئەنجامەدرێت ئەمە خاڵێکی پۆزەتیڤە بە نسبەت ینی سەرکردایەتی سیاسی کوردەوە کە سوورە مکوڕە لەسەرەوەی کە ئەو ڕیفراندۆمە لە کاتی خۆیدا بکرێت و پاشە کشەی لێنەکات وەک ڕابردوو من نازانم ئایا ئەوانەی کە سوورن لەسەر ئەوە چیان کردووە تا ئێستا ئایا خاڵ هەیە کە ئێمە نایزانین و کراوە و نەوعا زەمانێکی بۆ ئێمەتیایە بۆی ترسمان نەبێ لە ئایندەوانە طبعا ئەگەر ئەمە هەبێ و ئەمە شتێکی زۆر باشە لەوە باشتر نییە بەڵام ئەگەر تۆ زەماناتێکن نەبێ و کارێکی وان نەکرد بێ بتوانی ئەو قسانەی کەیکەی جێبەجێ بکەی و گوێ نەدەیتە فشاری ئەملاولا ممکنە ئەگەر ئەوە نەبێ مچێن زەرەر بکەیت لەبەرەوە ئەبێ بە وردی لەوە بکۆڵنەوە
تەنها بە قسە نەبێ بەڕێی من بە کردەوە هەوڵی بۆ بدەن و قسە کەمتر بکرێ کردەوە زیاتر بکرێ چی باشترە بۆ میلەتەکەی خۆت ئەوە بکەیتی و ئەگەر توانیت وەک قەوارەت هەبێ و سربەخۆبی چاکترە طبعاً کیانت هەبێت چونکە کورد نە لە تورکیا مافیەیە نە لە ئێران هەیەی نە لە سووریا لە عێراق هەموو کێشەیە هەیە هەزەکە قەوارە و کیانی خۆیە بێت. بەڵێ بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ و کاتێک کە بە ئێمە و بابینەران سپاس بۆ زانیاریەکان. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئەزیز بەم شێوەیە باسی ڕۆژ لەگەڵ سیاسەتمەدار دکتۆر مەحموود عوسمان کۆتایی هات تا بەرنمەیەکی دیکە ڕێز یادگار فایق و تەواوی ستافەکەم لە شاری سلێمانی و شاری هەولێر تا بەرنمەیەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم.